تاکەمە بەس لەم هاتنەمان و لەم سەردانیکردنەمان و دڵنیابوونمان بۆ سەرکەوتنی کووردە و هەڵبژاردننی کەسی شایستە کە بتوانێت خزمەتی تەواو بەگەلی و نیشتمانی خۆمان بکات. ئێمە ڕاستی مەبەستمانە سەردانیکردنی ئێرە یەک بۆ بەهێزکردنی لیستی خۆمانە، دووش سەرخستنی خانەوادەی شەهیدانە و بەهێزکردنی دەسەڵاتی کووردە لە پارێزگای کەرکووکە، چونکە بەڕاستی لە پارێزگار کەرکووکە لە ماوەی ئەم چەند ساڵەدا کەموکورتێکی زۆرمان بینیوە و ئێمەش تاکەمە بەس لەم هاتنەمان و لەم سەردانیکردنەمان و دڵنیابوونمان بۆ سەرکەوتنی کووردە و هەڵبژاردننی کەسی شایستە کە بتوانێت خزمەتی تەواو بەگەلی و نیشتمانی خۆمان بکات. چۆن پشتگیری ئێمە پشتگیری لەم حزبە دەگەن، چونکە بەڕاستی ئەم حزبە بە حزبێک دانین کە خەمخۆری تەواوی گەلی کورتە، خەمخۆرێکی تەواو ئەو کارەکانی پێشوش کە ئەنجامی داوە نمونەیەک بووە بۆ بڕواکردن و پشتبەستن بەم لیستە و متمانی تەواومان پێدەین ئینشاڵڵا بێتە مای سەرکەوتنی کورد و کوردستان.